خوشحالم بە ساڵی 2019 و هیوادارم ساڵی 2010 کۆتا خەمی ئافرەتان بێتن ئافرەتانی ساڵڕووی جیهان و ساڵڕووی زەوی بەڕاستی ساڵی 2010 زۆر ناخۆش بوو بۆ ئافرەتانی بەتایبەت ئافرەتانی کورد هیوادارم تونوتیژی بەرامبەر ئافرەتانی کورد کۆتایی پێبێتن و هیوادارم ساڵی 2019 بێتە سەرتاپەی خۆشی بۆ وڵات و بۆ وڵاتەکەمان و بۆ کوردستان بەتایبەت هەرێمی کوردستان بەتایبەت هەولێر ساڵە 2019 و ئەوە چەند ڕۆژێک مای دێ ساڵە 2018 بجێرین و دێ داخلی ساڵە 2019 بین ئینشەڵڵا ساڵە 2019 بوومە بیتە مایە خۆشیە و سەرفرازی بۆ تەواوی ملەتێ کورد ئینشەڵڵا هەر کوردێک لە هەر جایەکی لە هەر پارچەکە کوردستانێ هەرێ سەرکەوتی بیت پیرۆزبای ئەو ساڵە هەموو خەڵکی کوردستانێ بکەم تایبەتی خەڵکی مێ کوردستانێ بنەماڵی شەهیدە ئەسوەی کوڕێک شەهیدە هیوادارم ساڵێکە خۆش بیتن هیوادارم ئەو نەخۆشیت چووی نێوێنە ڕێکەمە جارەکە دی هیوادارم کوردستان هەر ئازاد بیتن هەر سەر بەخۆ بیتن بتە دەوڵەت ئینشاڵڵا هیوا و ئاواتمایەکە لە ساڵی نوێ سەر بەخۆی کوردستان ڕابگەینین و بکەین بە هیوا ئاواتەکان